بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردننی هەڵی شەشەمی پەرلەمانی عێراق و لێکەوتەکانی دەکەین بەپێی ئەنجامە بەرەیەکان بێت وەکو پێکاتەکان لە سوارچێ بڵێن لەسەر تا سەری عێراق لایەنە شیعەکان لە بینی 190 بۆ 196 کورسیان مسۆگەر کردووە لایەنە کوردەکان لە پەرلەمانی عێراق لە بینی 57 بۆ 63 کورسی هەروە سونە لە بینی 67 بۆ 7 کورسی و 9 کورسی پێکاتەکانیشە واتە لایەنە شیعەکان بڵێ سەراستی عێراق نزیکەی 200 کورسیان هەیە لایەنە سونیەکان نزیکەی 7 لایەنە کوردیەکان لە دەوروبەری 60 کورسیدا دەبێت بۆ خولی داهاتووی پەرلەمانی عێراق ئێمە قسە لەسەر ئەنجامەکانی دەکەین و قسە لەسەر ئەوە دەکەین کەی کۆمیسیۆن ئەنجامەکان پەسەند دەکات سەرنج و تێبینیەکان لەسەر هەڵبژاردنەکان چۆن بوون وایە کەی بڵین حکوومەتی نوێ یاخود پەرلەمانی نوێ دەست بەکار دەبێت پرسی سەر و کۆماریش وەرە سەراسی کوردستانیش دواکەوتنی پێکێنانی حکوومەت و پەرلەمان پەیوەندی بە لەگەڵ هەڵبژاردننی داهاتووی بڵین لەگەڵ پێکێنانی حکوومەتی داهاتوو پەرلەمان نوێ چارەسەر دەکرێت ئەم پرسانە لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاک دانەدارە شارەزای یاسایی لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە کاک شیروان زیرا شارەزای هەڵبژاردن قسەی لەسەر دەکەین بەخێربێن و سوپاسیان بەدەبن سوپاسەکەی کاک دانەکە سەرتا لەو دەست پێ بکەین لە کۆمیسیۆن دوێنێ ئەنجامی بەرایی ڕاگەیاند بەڵام بە پێی یاسا بڵین تاوکو ئەنجامی کۆتایی ڕانەگەێنرێت کە کۆمیسیۆن دەڵێ هەفتەی داهاتوو ئەو کاتە بڵین لە ڕووی یاسایەوە دەرگای سکاڵا و تانە و ئەوانە دەکرێتەوە گەر کەسێک یاخود حیزبە سیاسەکان تێبینیان هەبێت لەسەر ئەنجام یاخود کاندیدەکان خۆیان بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ بەڕێستان ڕێز و سڵام هەیە بۆ هاوڕێم مامۆستا شیروان لە ڕاستیدا ئەو پرسە بەپێی مادەی 20 یاسای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق هەڵبژاردنەکان ئەنجامدرا و ئەنجامە بەرایەکانی ژووکوتان بەڵام تانە لێدان لە ئەنجامی کۆتایی هەدرێ جامی کۆتایی کە ڕاگەێنرا پێویستە لەلایەن کۆمیسیۆنەوە بەرز بکرێتەوە بۆ هەیەیەکی قەزایی ئەو دەسەیەکی دادوەری ناتەرخان بۆ ئیشە ئەمجا ئەوانیش ئەنجامەکانی پەسەند بکەن دوای ئەوە تانە لێدانی بۆ دێ ئەوش پێویستە لە ماوەی 7 ڕۆژە تا 10 ڕۆژ یەکلای بکاتەوە یەکلاکردنەوەی ئەنجامەکان ئەو پیانەوترێ ئەو چۆن پێوترێت تەوقیتاتی دەستوری پێوترێ ڕێکارەکانی چۆن ملتەزیمین بە کۆمەڵێ ڕێکارەوە بە خۆتەزانی کە هەیە ینی یەکێک لەوانە ڕئیسی یاخود بڵێن سەرۆکی ئەنجومەنی دادوەری عێراق بوو ڕاستێکی وتبوو خۆی تەواوە بەزێستا تۆ لە ڕۆژی دەنگدانی تایبەت ئەمە بڵێ کەوتی ڕۆژی دەنگدانی تایبەت پێشتر خراوە دوانە خراوە هەمیشە لە عێراقیشە پێکێنانی کابینە یاخود ئەنجامدانی هەندێک پرۆسی هەڵبژاردنەوە کوردستان هەر مەپرسا چەند دواکەوتووە وا بۆ کە دواکەوتووە هەتە لە کاتی یاسایی خۆی ئەنجام نەدراوە بەس ئێستا باشتر بوو دۆخەکە لە ڕووی تەوقیتەوە باسەکەم لە ڕووی بەروارەوە پێش بەروارەکەی کە ئەو ڕایگەیاندبوو کەوتبوو ئەمە ڕاستنی خۆی دەرفەتە بوو تا 24 11 هەڵبژاردن لەو کاتە بکرێ بەس پێشیان خست بوو 11 ساڵ لە ڕووی تەوقیتی دەستوریەوە بەڵێ ئەو کاتە پەرلەمانی عێراق لە 9 2022 بڵین دەست بەکار بوو ئەو خولەی ئێستا کە کۆتایی پێهاتووە بەپێی دەستور دەبێت 5 ڕۆژ پێشەوە هەڵبژاردن بکرێەوە بەدڵنیایی ئەو کەواتە بەڵام ئەو مودە دەستوریانە ئەو ماوە یاسایی یا دەستوریانی عێراقمانەیەوە نییە کە تۆ نەتوانی تەجاوزیان بکە یا پێشتر دواخستنیانە بێ بە کێش دەستوری دواخستنیان نەک پێشخستنیان واتە تۆ لە کاتێکە بتانی هەڵبژاردنێکی پاک ئەنجام بدەی وەکو پێ و پێوەرانەی خۆیان ئەڵێننی باسی کۆمیسیۆنەکەین کە پرۆسەکەی ئەنجامداوە ئەنجام درراوە پاشانەوەی کە پێویستە پابند بێ دوای ئەنجامەکان و تانە وەرگتن و پاشان دادگای باڵای فیدراڵی ئەنجامەکان وەرەگرێکە ئەو ڕۆژەی ئەعلانی کرد ئەو خودی دادگاکەوی پێوتێ دادگای فیدراڵی چی ناوەوەی پێدەوترێت سەر و کۆماری عێراق ئاگادارەکاتەوە بۆ ئەنجامەکان ئەو ئیعلانی داوەکە دەبێت دادگای فیدراڵیش ئەنجامەکان پەسەندکان هەر بە دڵنیایی دوا هەمین قسە ئەوەی کە دوا هەمین قسە لەسەر ئەم پرسابێ پەسەندکردنی ئەنجامەکان بەس وەکو ماوەی بڵین ئەو کاتێک کە دیاریکراوە ماوەی یاسایی تا و ناوانە بڵێن پەسەند دەکرێن مانگێکی لەبەردەمدایە کۆمیسیۆنیانی دوایەوەی کە نەتیجەی کۆتای هەفتەی داهاتوو ڕادەگەنێ سکاڵاکان وەردەگرێت پێداچوونەوە بە سکاڵاکان بڵین تانەدان لە سکاڵاکان ینی مانگێکی پێرەچێت تاوەکو ئەو ناوانە دەنێرێن بۆ دادگای فیدراڵی بەڵێ مانگی پێ ناوترێ ئەنی بەڕاستی ئەو دقا لە ناو مادە دەستوریەکانە بۆ شێوەی هاتووە کە پێویستە لە ماوەی 3 ڕۆژاتانەکان پێشکەش بکرێت 3 ڕۆژتانە پێشکەش دەکرێت بەڵێ لە ماوەی 10 ڕۆژە ئەو یەکلای بکاتەوە یەکلای بکاتەوە
پاشان ئیعلان بکرێت لە ماوەی دوای تاوابوونی یەکلاکردنەوەکە دادگای باڵای فیدراڵی ئەویش هەر بۆ 15 ڕۆژ بەو شێوە ڕات دوای ئەوە یەکسەر لە دادگای باڵای فیدراڵی نووسراوەکە بۆ سەرۆکایەتی کۆماری عێراق ئەویش داعوەکەی ئەعلانەکە بانگێشتی کۆبوونەوەکە کۆبوونەوەی پەرلەمان بەڵێ پێویستە ئەوانیش لە ماوەی 15 ڕۆژە کۆبوونەوەی ئاسایی خۆیان بکەنەوەی پێدەوتێت سوێن خواردن و پرۆسەکە لەوێ ئەنجام بدەن کە بریتێ لە 2-3 وەزیفەی گرنگ لەوانەیە کەمینیان سوێن خواردنی ئەندامان و هەڵبژاردننی سەرۆک و دووجێگر ئەمە فی دەستوری عێراقی کاتەوە لەگەڵ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەمە لەو ماوەی یاساییە پێویستە ئەوش بیکە ئەویش لە ماوەی 30 ڕۆژە سەرۆک کۆمار بۆ خۆ دەزانی پێویستە ئەو کوتلێ یاخود ئەو فراکسیۆنە زۆری یەکەم سەرۆک کۆماری نوێ هەڵبژێردێ دوایەوەی کە پەرلەمانی نوێ کۆ دەبێتەوە بەدڵنیایی قۆناغی یەکەم سەرۆک کۆمارێکی نوێ هەڵدەبژێردێ بەڵێ ئەو سەرۆک کۆمارە وەزیفەکەی ئەوەیە کە پاش هەڵبژاردننی دەسەکا بە مباشەری ئیشەکانە کابریتێ لە ڕاستپاردنی فراکسیۆنی زۆرینە دوایەگەر دەرفەتێک لەوانە قسەکەن چونکە ئێستا قسە لەسەر زۆرینەی یەکەمین دەرنەچووە تا ئێستا بەتایبەت ئەگەر چی ڕێکەوتنێکی یاخود بڵێن جۆرێک لە ڕێکەوتنی وایە چونکە عێراق فرەیە دابەشبوونی دەسەڵاتەکان بەم شێوەیە بووە تا هەمیشە کورد سەرۆکاتی کۆماری وەرگرتووە سەرۆکی دەسەڵاتی جێبەجێکردن حکوومەت لای شیعەکان بووە ئەمجار پەرلەمان لای سوننەکان بووە ئەگەر هەیە ئەمجارە گۆڕانکاری بەسەران پێم وایە سەرۆک کۆماریان پێ بدرێت بەدڵنیایەوە کردبوو ئارەزوویەکی وایە لە تەناولکردن یەکێ لە سیناریۆکانەوەی کە لە نێوانی پارتیۆکێتیشا گۆڕانکاری بڵێ نەگە ئەو تەوقیتە دەستوریانەوە خۆی بچینە جێبەجێکردنەوە پێشبین دەکرێت تا 5-6 مانگیری کە ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێت و تاقی دەستوریان 5-6 مانگی کە حکومەت پێک بێن بەڵێ هەموو ئەو ڕێکارە دەستوریانە باوا بڵێن هەموو ئەو بەروارە دەستوریانە 4 مانگەقا ینی پەسەندکردنی ناوی کاندیدەکان لە دادگای فیدراڵی هەڵبژاردننی کۆبوونەوەی پەرلەمانی نوێ هەڵبژاردننی سەرۆک کۆماری نوێ پێکێنانی حکومەتی نوێ 4 مانگی لە ڕووی دەستوریەوە بۆ دانراوە ئەگەر ئەو خۆی جێبەجێ بکرێت بەڵێ ئەگەر پابند بنە و دەسەڵاتانی هەرێمی کوردستان بەتایبەت حیزب عێراقیەکان بەتایبەت ئەو پێکهاتانی کە لە ناوخوانن چونکە ئێستا زۆر کۆگرین بە دڵنیاییەوە 4 مانگیەوێ کە بتوانێت حکوومەت بکەوێتە سەر پێخۆی باوچین هەورێ بزانین کاک شیروان ئامادەیە کاک شیروان سوپاسی ئامادەبوون دەکەین دەمانەوێت سەرنجی بەڕێکی بزانین وەکو شارەزایەکی هەڵبژاردن کە هەڵبژاردن چۆن بەڕێوەچوو چی تێبینیتان کردووە سەرنجتان لەسەر ڕێژەی بەشداری چی بوو کە ئەمساڵ بڵین لەم خولەی پەرلەمانی عێراق بەرزتر بوو لە چاو خولەکانی خولی پێشووتر بەناوی خوای گەورە مێرەبان زۆر سپاس کە حەکیم بۆ دووبارە دەرفەت و قسەکردن لەسەر دەرەنجامەکانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق ڕێز و خۆشەویستیم بۆ برای ئازیز و خۆشەویستم ماسە دانەدارە شارەزای یاسایی و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێم کاک حەکیم ڕوسەتم داوەڵا پێشەوەی کە بچمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت هاوخەمی خۆم ڕابگەێنم بۆ ئەو دووبارە ئەو دەنگانەی کۆمەڵی دادگەری کوردستان کە بەداخەوە جارێکی کە بوونە قوربانی بۆ سیستەمی ئەلکترۆنی و یاسای چاندریگۆی هەموارکراوی عراقی کە 1.7 کەوای کرد ڕێژەکەی دەنگانی کۆمەڵ جارێکی تکە کەم بکە و نەکتەنا کۆمەڵ بەشێکی زۆر لەلایەنەکان کە زەرمەند بوون لەم سیستەمە ئومێد دەکەین بۆ داهاتوو باشتر خوێندنەوەی واقعی تا هەبێ کۆمەڵ بۆ بەوردی دیراسی بابەتەکە بکە و هەم ناوخۆ هەم یاسایەکە هەم سیستەمەکە هەموو بێکەوە و ئامادە کاری باشتر بکرێ و خوێندنەوەی واقعی هەبێ بۆ دۆخی هەرێمی کوردستان و بەتایبەت کاری جدی لەسەر چینی گەنجان بکرێ چونکە بەپێی ئەو ڕاپرسیانەی کە لای ئێمەیە کەمترین گەنج بەشداری کردووە و لە ڕابردوودا زۆترین ئەو ڕەوتانەی کە دروست بوون لە چەند ساڵی ڕابردوودا چ بستنەوەی گۆڕان چ نەوەی نوێ چ ڕوتی هەڵوێست لە ئێستادا زۆتر مستەفید بوون و براوەکەیان هۆکارەکەی یەکەمی بەهۆی پاڵپشتی گەنجانەوە بووە ومێد دەکەم لە هەڵبژاردننی داهاتوو کە ماوەکی باش ماوە بتوانن باشتر قەرەبووی بابەتانە بکەنەوە سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت تا ڕادەیەکی باش پرۆسەکە بەڕێوە چوو لە ڕووی کردداری و ئەگەرچی ئەم پرۆسەیە شاوشەی پرۆسەکانی ڕابردوو بێکەمکوڕینەوە بەتابەت لە ڕووی ئەو پێشەرکارانی کە کراون کەم نین
و ڕێکارەکانی کۆمیسیۆن وەک خۆی جێبەجێ نەکرا ڕاستی ئەوی کەمە سەردانی کۆمەڵ بکەمان کرد و بۆ چونمان دەکرد ڕۆژانە بۆ سەدای میکەکان بەڕاستی ئەوەی کە کۆمیسیۆن دانابوو بەشێکی کەمی جێبەجێ دەکرا و فشارێکی زۆر بەتاب لەسەر هێز ئەمنیەکان هەبوو زیاتر بوو لە ئەوەکانی ڕابردوو بەڵام ئەوەی کە باشتر بوو لە ڕابردوو مەسەلەی زیادکردنی ئەو ئامێرەی وێنەگرتن کە پێشتر گرفتی زۆری پەنجەمەر هەبوو ئەمجارە کەمتر بوو بەهۆی ئەو ئامێرەی کە ئەو کەسانی کە پەنجەمەریان نەیدەخوێندەوە دەتواندرا لەڕێ ئامێرە وێنە بگری و دەنگەکانی خۆیان بدەن بەرحاڵ بەڵام هەموو هەڵبژارنێک کۆمەڵێ کەموکوڕی هەیە هەر بۆیە کۆمیسیۆنی هەڵبژارنەکان بەردەوام دەبێ لە بیری چارەسەردا ئێمە لە 2010 کە سەرپەرشتی هەڵبژارنی 2010 پەرلەمانی کوردستانمان کرد لە دوای ئەوە دانیشتین پێداچوونمان کرد بۆ هەم ئەو کەموکوڕیانێک لە پرۆسەکەدان بێگومان ئەو پرۆسەیەش کەموکوڕی زۆری تێدا بەتایبەت ڕای من لەسەر یاسایەکە کە دوای لەوانە پرسیاری جەنابیشت بێ کە یەکێک لە هەرە گرفتە گەورەکان ئومێد دەکەم پەرلەمانی داهاتووی عێراق و پەرلەمانتارانی کوردستان یەکەم کاریان ئیشکردمێ لەسەر هەمواری ئەو یاسایە کە زەرمەند یەکەم حیزبەکانن بەڕاستی ئەوانەی کە ناگەنە کورسی ووای کردووە کە کەمترین بەشداری فعلی لە هەڵبژارنەکان دەهابێ مانای هەڵبژاردن وەک خۆی جێبەجێ ناکرێت و ئەوەی کە براوەیە بەڕاستی تەنها لانە گەورەکانن کێبڕکێ دەکەن لەسەر کورسی هەڵبژارنەکان بەداخەوە ئەم سیستەمە نەدەبووە لە عێراقدا جێبەجێ بکرێت چونکە ڕاستی سیستەمەکە هەر لە ناوەکەی ڕاتاوەکو ناوڕۆکەکە هیچ پەیوەندی بە عێراقەوە نییە دەکرات چەندین سیستەمی باشتر و سادەتر هەن بۆ عێراق جێبەجێ بکرێ و لە کاتی خۆیدا ئێمەش هەر پێش جێبەجێکردنی ئەو یاسایە ئێمە کەوەکو بەشی یۆنامی بەشی هەڵبژارنی نەتەوەیەکگرتوەکان سەردانی کردین لە پەرلەما لە کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی کوردستان ئێمە پێمان ڕاگەاند کە ئەو سیستەمە زۆر زووە بۆ عێراق و پێمان وایە کە زەری گەورەی لێ دەکرێت و کەمترین لایەن بەشداری دەکات و بەتایبەتیش لەسەر سیستەم ئەلکترۆنی کەوەش جارێکی تر دڵنیایی نیە تاکو ئێستاوە لانە سیاسیەکان دەستیان لەسەر دڵایە بە چ ئەنجامێکە ئێمە لەگەڵ پرۆسەکە داین بەڵام پرۆسەکە ئەلکترۆنی نەبێت چکە و پرۆسەیە کاک حەکیم لە وڵاتانی دنیا تەنانەت لەو شوێنەی کە کۆریای باشوورە کە ئەو پرۆسەی کە عێراق گرێبەسی لەگەڵ کردووە تەنانەت لە وڵاتەکەی خۆیان جێبەجێ ناکرێت لەبەر کە متمانی تەواویان پێ نییە و لە زۆربەی وڵاتان کە ئەم سیستەمە جێبەجێ کراوە گرفتی زۆری بەدوای خۆداهێناوە دەرەنجامی خراپی هەبووە و تەنانەت کۆمیسیۆنی ئەو وڵاتانە تووشی لێپرسینەوە بووە بۆی ئومێد دەکەم ئەمە کۆتا جار بێ و بتواندرێ یاسایەکی نوێ بێ کە لەگەڵ گوزەرانی هاوڵاتیان و گونجاو بێ لەگەڵ داواکاریەکانی حیزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و عێراق. بەڵێ ئەوەی کە بەڕێزوتت ئەو سیستەمە ئەلکترۆنیە کە هەم بۆ دەنگدان و هەم بۆ کارتی دەنگدان هەم بۆ جاکردنەوە بەکاردێنێت سیستەمە ئەلکترۆنیکە بۆ دواتری شەر بە ئەلکترۆنی جا دەکرێتەوە دەستیشی لەگەڵە بڵین ئەو لە وڵاتانی تر بەڕێز پێش چووی بۆ هەڵبژارنەکانی وڵاتانی تر چاودێریتان کردو لەوێ کاری پێ ناکرێت تەنانەت لە وڵاتانی ئەوروپا. کاک حەکیم بۆ زانیاری بەڕێز سوبینەرانی خۆشەویست ئەم سیستەمە بۆ ڕێگری لە دووبارە دەنگدان سەرەتا شتێکی باش ئەوەی کە جیازی لێکۆڵنی جیازی تحقیقی پێدەگوترێ ئەو کارتی بەیامەتی شتێکی زەرورە کە هەبێ بۆی کە دەنگدە تەنها مافی ئەوە بێ کە یەکجار دەنگدا ئەمانەشی پێویستن و مەسەلە ئەلکترۆنی لەوەی کە پشکنینی بۆ بکرێ ئایا و کەسە فعلەن یەکلایی بکرێتەوە مافی دەنگدانی هەیە ئەمانەشی زۆر زۆر باشن و خێرایی پرۆسەکە زیاتر دەکەن بەڵام بەڕای ئێمە وایە لە کاتی کە دەنگدەر کە وەڕقەی دەنگدانەکە وەردەگرێ بیخاتە ناو سندوقێکی شەفافەوە ئەی بۆی کە بە چاوی نوێنەری لایەنە سیاسیەکان دواتر کەم سندوقە دەشکێنرێت بە چاوی خۆیان ئەنجامەکە دەبینن و ئەنجامەکە کۆ دەکەنەوە و دڵنیایی زیاتر دەدرێت لە پاش ئەوەی کە ئەنجامەکان کە کۆکرانەوە لە دوای ئەوە بە ئەلکترۆنی جارێکە ببیندرێت چکە ئێمە لەبیرمان نەچێت کاتمان لەبەردەستایە خۆتان دەزان ئێستا لە ساعت 6 تاو دەبێ ئەنجامەکە ڕادەگەندرێ دەکرێت و کاتی ساعتێک زیاتر بێ بەڵام دڵنیایی زیاترە بۆ لایەنە سیاسیەکان و ئەم بۆ زانیاری بەڕێزت لە وڵاتانی کە ئەلکترۆنی بەکارهاتوە کە گرفت دروست بوو بنمونە لە خولی سەرۆکایەتی لە 2016 مابینی ترامپ و هیلاری لە ئەمریکا کە ئێمە خۆمان کۆمیسیۆنی هەڵبژارنەکان وەکو چاودێر لێ بووین کە گرفت دروست بوو لە ئەنجامەکان محکەمەی ئەمریکا بڕیاریدا بۆی کە سەر لە نوێ دەنگەکان نەک بە ئەلکترۆنی بە دەستی هەژمار بکرێنەوە بۆ دڵنیایی زیاتر و بەرچاوی لایەنە سیاسیەکان بۆیە قەنەعەتی ئێمە وایە کە ئەو سیستەمە بۆ عێراق و هەرێمی کوردستان زۆر زووە و تەنانەت من لە شەوی ڕابردوو لەگەڵ
یەکێک لە کەناڵی ترکە چاپێکوتم هەبوو یەک لە چاودێرەکانی شارەزای شیعەکان بوو کە بەشدار بوو ئەوانیش نیگەرانی قوڵانێ لەوە و پێیان وایە کە دەبێ یەکەم شت کەیشی لەسەر بکرێ لابرنی ئەو یاسایە بێ کە بەداخەوە عراق و کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عراق زۆر جار خەڵکی تووشی ئەو بابەتە کردووە کە تاکو ئێستا بۆ معناتە 4 جار ئەم یاسای هەموار کراوەوە کە لە کاتێکدا لە وڵاتانی پێشکەوتوو لە ماوەی 10 ساڵدا جارێک ئەو یاسایە هەموار دەکرێتەوە ئەگەر لە بیرتان بێ لە یەکەم هەڵبژار لە 2005 هەموو عراق یەک بازنی هەڵبژار بوو دواتر لە 2014 کرا 18 بازنی هەڵبژاردن پاشان خۆتان ئاگادارن لە 2021 کرا چەند فرەبازنەی جێبەجێکرات لەو هەڵبژار نەجارێکی کە سیستەمێکی ڕەچاو دەکرێت ئەو هەموو گۆڕانکارانیانە کاک حەکیم ئەمە سەر لە دەنگدەر و لەسەر لە سیاسەکان دەشێوێنێ کە چۆن بەشداری بکەن و کاریگەری دەبێت لەسەر تەنات ڕێژەی بەشداریکردن و پوچەڵکردنەوەی دەنگەکان کە دواتر لاوانی پرسیاری جنابیشت بێت لەسەر ئەو ڕێژەیە قسە لەسەر ڕێژەی بەشداری پوچەڵیش دەکەین دێمەوە خزمەتت کاکدانا باسی ماوە زەمانیەکان کرد کە دوای ئەوەی کە بڵین ئەنجامی کۆتای هەفتەی داهاتوو بڵین پەسەند دەکرێت هەڵبژاری سەر کۆبنەوەی پەرلەمانی و هەڵبژاری سەر و کۆماری نوێ و ئەگەر لەسەر حکومەتی نوێش پێک بهێنرێ بەڵامەوەی کە پێویستە بەوەی کە کێ ڕادەسپێرێ بۆ پێکێنانی حکومەت ساڵان ڕابردوو کێشە بوو لەسەر کێ کوتلەی گەورەی ئێستا لایەنە شیعەکان خۆیان هەمویان تقریبان 195 کورسیان هێناوە سونە 67 کورسی هێناوە کورد لە بینی 57 بۆ 63 کورسی یعنی کوتلەی گەورە وەکو کوتلە ئەوە چۆن تەفسیر دەکرێت چکە پێشتریش کێشەی لەسەر بووە بەڵێت خۆی ئێمە دەبێت تەماشای مادەی 55 دەسوور بکەین کە ئاماژە بە ئەنجامدانی یەکەم دانیشتنی ئەم خولە کە ئەنجومەنی نوێنەران پاژەوەی دانیشتنەکەەوە سەرۆکی تەمەنەوە پێدەوتێت سەرۆکی تەمەن لە هەندێک قەنات بیستمەڵێ مالیکیە سەرۆکی تەمەنی ئەمترین پەرلەمانتارە واڵێ ئەو پرۆسەکە بەڕێوە باوە سەرۆکی تەمەنە و ڕێکارانە ئەنجامەدا ئەمجا پێشتان بخۆش دەزانی لە مادەی 72 دەسوور لە بڕگەی یەکەمیان ئاماژە بە هەڵبژاردننی سەرۆکاتی کۆمار کراوە سەرۆکی کۆمار دانیشتنی یەکەم کە دادەنیشێ دوایی هەڵبژاردننی سەرۆکاتی کۆمار بەڵێ بەدڵنیایە بێ موفق بێت لەوە کە لە ماوەی 30 ڕۆژ ڕابتوانی ئەم پرۆسەی ئەنجام بە سەرۆکی کۆمار هەڵبژێرێ باش طبعاً بخۆ دەزانی دوایەوە کە خۆی سەرۆکی بۆ خۆی هەڵبژاردووە و جێگرەکانی هەڵبژاردووە واتە تەشکیلەی دامەزراوەی یاسادانان ڕێککەوتو ڕێبووە پەرلەماندا دەنیشێ سەرۆک و جێگرەکان هەڵبژێرێ پێویستە لە سیستمی فیدراڵیە پێوترە ثونائیەتی دەسەڵاتی جێبەجێکردن دوانەیی لە دەسەڵاتی جێبەجێکردن یەکێکی ناوی سەرۆک کۆمارە یەکێکی ناوی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کێ یەکەمینیانە سەرۆک کۆمارە پێی مادەی 72 دەسوور پێویستە کەسێک بێ بە سەرۆکی کۆمار کە زۆربەی جارەکان کورد بووە ئەو کە بینیومان ئەویش پاشان لە ماوەیەکی یاساییە کە بریتێ لە مادەی 76 دەسوور ئەو دێڕێ بوو وەڵامی تۆیە ئەوش ئەوەیە کە لە ماوەی یاسایی خۆیان پێویستە لە ماوەی 15 ڕۆژدا ئەو فراکسیۆنە کە زۆرینەی ژمارە پێگەێنێ ڕابسپێرێ یاخود ڕابسپێرە بە پێکێنانی کابینە باش دەینە سەر کوتلە گەورەکە بەس هەڵبژاردننی سەرۆک کۆمار ساڵی 2022 کێشەیەک دروست بوو ئەوژە و کە دەیانگو دەبێت دوو لە سەرسەی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئامادە بێ کاتە پارتی و سەد و حەلبوسی هاوپەیمانێکی قۆڵان پێکێنا ینی دادگای فدرالی وا تەفسیری کرد دەبێت 220 ئەندام لە 329 ئەندام ئامادە بن ینی بە دوو لە سەرسی هەڵبژاردننی سەرۆک کۆماری نوێ هەر بە دڵنیایی ئەوەش بربەستێکە هەر بە دڵنیایی وایە هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە زۆرینەی سادە نابێ بۆ زۆرینە ڕەهایە بێکە هەیە بۆ شێوە لە کۆی ئەندامانی خۆی یەکێکە لەو زۆرینانەی پێویستە لە ناو دەقانە هاتووەتە بە زۆرینەیەکی سادا هەڵنابژێرێ ئەمجا بۆ زانێت تەماشا بکە هەر خودی ئەم سەرۆکاتیانە بۆ بە یەک پاکێج لە وڵاتێکی فرەیی یاوەکو عێراق ناکرێت تۆ یەک جار بڵێ من بەهانی خێرا سەرۆک کۆمار هەڵبژێرن بە ئاسانی ئەوان تریش لەدایکە بن بۆ زانیاری بە هیچ شێوەی وانێت تەناندا و جارە بینیمان دوو قەوارە بەیەکەوە ها پارتیۆکێتی کێشیان هەبوو تەنان ناو خودی یەکێک لە حیزبێکە کێشیان هەبوو هەڵبژاردننی بەنمونە و پرسان هەموو یەتەک ئایا باوەڕم وایە ئەم 4 مانگە بە ئاسانی لەدایک نابێ ناکرێت سەد بدە بە پەرلەمان دایکی هەموو دەسەڵاتەکان باوەڕ ناکەم ئەم دایکە توانێ مناو بخاتەوە پێچووە تا حکومەتی نوێ پێکات هەر بەدڵنیایی وایە بەدڵنیایی وایە هەموو ئەوەکانی زۆر قرس بەس ئەو بڵێن هەڵبژاردننی سەرۆک کۆمار پێویستی بە دوو لەسەر سێوێ کاتی خۆیەوە ینی دروست نەدەبوو ئەو ڕێژەی یاساییە ئەوە قورسە ئەگەر لایەنەکان ڕێککەوتن نەکەن قۆناغیەکە چونکە لەبەرەوە سەدر و بارزانی و حربوسی شکستیان هێنا لاو پەیمانێتەکە کە ناتوانین 220 ئەندام کۆبکەن و یەکەم جارا و پەیمانی سێ قۆڵێکە بەدڵنیاییەوە کەواتە وجودی سەرۆک کۆمار وەکو کلیلی دامەزراوەکانی تر وایە کلیلی دامەزراوی حکوومەت
بە وجودی سەرۆکۆمارێکی ئەکتیڤە بێ لێ بتوانێت ئەم پرۆسێ بەڕێوەبەر. باش ئەو خوتلەی گەورە بەڵێ کە باسیکەوەش کێشەی لەسەر دوایی سەرۆکۆماری تازەگە هەڵبژێردا کێرە ڕاستپێرێ ئەوە لە پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پرسەیەک لا کراوەتەوە مادەی 76 دەستور کە باسی پرسی کوتلەی زۆرینەی کردووە پێوترە فراکسیۆنی زۆرینە. فراکسیۆنی زۆرینە چۆن تەفسیر کراوە؟ زمانی مالیکی بوو داوای کرد لە محکەمەی اتحادی ڕایەکی وتووە ئەو کۆبڵڕای یاسایەکە و کوفتوایەکی وتو حەزەکەم دقەکەی ئاوا بقێنمەوە کە بۆ شێواڵێ فسرت المحكمة الاتحادية العليا في العراق مفهوم الكتلة الأكبر بأنها إما القائمة الانتخابية الوحيدة بوي دقيقة بعربين الرابو شيء دادقاي بالله فيدرالي أو دقيقة زوريني تفسير كردو ما ناكردوها جاري وايا وكأولي أو كتلة يكمين جار بزوريني تناو برلمانوات الزوريني كرسي كاني برلمان هي يعني أو كاتي كدر شو جاري وايا شون دروسة به أو الائتلاف من قائمتين وأكثر دخلت انتخابات بأسماء مختلفة يا دواي خوان زورينا دروسا كان يعني هردو كي رقا بيدرا هردو كي بيودرا زورينا هردو كي بيودرا أوي كبرجاري هالجارني كردو زورني هي عندو لناو برلمان كيف فراكسيوني قوري يا بقوري يتناو برلمان يا لويل أنجامي كوبونوي دوسي فراكسيونو توبي بزوريني كي زور كأم جارا قري زور هي شعكام توان أو رجع دروس بكنو رب كون شكو يسا السوداني خوي 35 كرسيين عوا پێویستی بە 165 کورسیە یعنی دەبێ هاوپەیمانەتی بکە بۆ نمونەگەر یەکەمە 45 کورسیە ناوە سوودانی لەسەر ئاستی عێراق بۆ 45 کورسی هیچ ناکرێ با یەکەمیش بێ گەر لایەنەکانی بچن هاوپەیمانەتێک پێک بێن ئەو دەتوان بکەنە دەرەوەی هاوکێشەکە هەر بەدڵنیاییم باوەڕم وایە یەکێک لەو دیوانی کە ئاسانترە بۆ پێکهاتن لە چونکە لێرە یەک فراکسیۆنی نییە یا یەک پێکهاتە یونەتەوەی نییە هەمیشە کوردیش لێرە لە یەکێک لە سیناریۆکانەوەیە کە بێهێزە ناتوانێت بە تەنیاوە نییە پێک بێت کەواتە پێویستی بەلایانی بەرامبەرە بێ هیچ لایەکیان بەبێ ئەویتر ناتوان کەواتە بە ئاسانی ئەتوانن دەرگاکان بکەنەوە ڕێبکەون یەکێکی تر لەوانە ئەگەری هەیە لەو ماوە یاساییە بتوانن ڕێبکەون بەس ئەم جارە لەبەرەوەی سوودانی فراکسیۆنێکی بڵێن ڕووی ژمارەوە لە شیعە برادەرەکانی زۆرتری هێناوە واڵێن نازانم کۆمیسیۆنەڵێ زۆرتری هێناوە بەڵێ کە زۆرتری هێناوە ئەگەری هەیە بە ئاسانی ڕێنەکەون چونکە یەکێک لەو هەواڵانە ئەوە بوو یەکێک و مالیکی ئەوێ ئەم جارە بێتەوە سەر شانۆکە و یەکێکی تر لەو پرسانە باسەکرا هەمیشە خۆ بڵێن سەرۆکی ئەنجومەنی وەزیران وا بووە لەناو وەکو بڵێ ماڵی شیعە زۆرتر گۆڕانی بەسەر داهاتەوە تا یەک جار دووبارە بوونەوە ئاسان نییە یەک جار مالیکی دووبارە بوونەوەی کرد بەڵام ئەڵێن بۆ ئەوانتر ئاسان نییە دووبارە بنەوە بەڵێ چونکە ئێستا ئەنجامی نافەرمیە بەس دەڵی ئیتیلافەکەی سوودانی 45 کورسیە دەوڵەتی یاسا 30 کورسیە مالیکی پارتی 27 کورسی یعنی ئەوە تقریبا ئەگەر ڕەنگە کورسێک فەرق بکات دواتر ئەوەی حەلبوسی 27 کورسیە عسایب ئەوەی قەیس خەزعەلی 26 کورسیە بەدر 19 کورسیە اینجا یەکێتی 18 کورسی ئاوا بڵین دابەش بووە بەڵێ بەدڵنیاییەوە بە کەمینەکانیشەوە ئەگەری زۆر هەیە باوەڕەکەم ئەم جارە یەکێک لە چینەرۆ بەهێزەکانەوەیە سوودانی ڕێبکەوێت لەگەڵ ئەوانەی کە زۆرینەن کورسی زۆریان هەیە بتوانێت پێک بێت بەڵام 65 کورسیە هەر کەسێک کوتلەی گەورە بەدڵنیایی 50 زائید یەک بەڵێ دابەش بوو ئەو 50 زائید یەک بۆ متمانەدان بە کابینەکۆ بە کۆی تەواوی وەزیرەکان بەدڵنیاییەوە پێویستی بۆ ژمارە یاساییە کابێتەوە خۆ دەزانی سوودانی هەر خودی خۆی وەفدام 2 کورسی پەرلەمانی هەبوو جاری پێشوو ئەم جارە بەسەڵات زۆر ڕۆڵی هەیە ئەوە کردی بە 45 ئەوە بۆ خۆی بەتەنیا کەواتە 45ەکەش وەکو بە زمانی بازاریاڵێن پارە ناکە دەبێت ڕێککەوتنی بە بەدڵنیاییە ڕێککەوتنی زۆرتر بۆ پێکاتنی فراکسیۆنی زۆری نایە سپاس دەکەم کاک شیروان سەبارەت بە دەنگی پوچەڵ هۆکاری چییە کە دەنگی پوچەڵ زۆر بوو زیاتر لە 200,000 هۆکارەکەی بۆچی دابەشێ بۆ سەبارەت بۆش کە بۆچی ئەمجارە ڕێژەی بەشداری زیاتر بوو ئێستا لە سەراسی عێراق بە کۆی گشتەکەی بەهرەمی 1656 لەم بڵین لەم ئەم جارە لە سەراسی هەرێم بە 175 بوو بڵین بە دەنگدانی تایبەت و گشتیەوە بەڵێ بەڵێ سەوتەکە بڕا لای من نازانم گوێ لێمەیە کاک شیروان بەڵێ بەڵێ کاکمەڵا بەسەر دەنگدانی تایبەت و گشتی بەڵێ واز پرسیارەکەت گەیژمێن خۆم کەوەکو چاودێرێکی باری هەڵبژارنەکان سەردانی کۆمەڵ بنکەیەکم کردووە لە نزیکەوە لە دەنگدانی تایبەت بەشدارم و لە دەنگدانی گشتیش هەر بەشدارم خۆم من بۆی کە زۆر بەڕاشکاوی و بە ئەمانەتەوە بڵێم لە دەنگدانی تایبەت ڕێژەی پوچەڵ و
ئەوانە کە یەکجار زۆر بوو نزیکەی 200,000 کەس بوو ئەو ڕێژە بۆ دەگەڕێتەوە بەشی زۆری من قەنەعەتم وایە لەبەر ئەوە نەبووە کە نەیانزانێت چۆن دەنگدەن چونکە پێشتر ڕاهێنان پێکراوە لە فەوج و لیواکانیان لە وەحدە ئەسکەریەکانیان گرفتەکەەوە بووە کە ئەم جارە زەختی زیاتر و فشاری زیاتریان لەسەر بوو ڕاستی لەبەر ئەوەی کە نەیان دەتوانانی وەکو جارەکانی کە ئازادانەتر دەنگدەن بۆی کە دەنگ بۆ ئەو لایەنە نەچێت کە فشاری لێکردنیانە خود تۆڵەسەرنەوەیەک بێت دەنگکانیان پوچەڵ دەکرد یعنی لەوانەیە سەرەتا بەشێک لەوانە کە بەڵێنیان لێوەرگرا و یاخون فشاریان لێکرا بوو کە بە مۆبایل کە بەدەر لە ڕێکارەکانی کۆمیسیۆنیش کە وێنە دەگیرا بۆی کە پیشانی وحدەکانی خۆیان بدەنە بەڵام دواتر پوسەڵیان دەکرد دوای ئەو وێنەگرتنە کە بوشێکی باو کە ڕێژێکی زۆر لەوە بوو ئەمە ژەوان پێ دەڵێ ڕاستی کە بەزەخت و فشارکردن ناکرێت قەنەعەت بە خەڵکی تر بکەیت ئەمە تاسەر نابێ و لە هەڵبژارنی ڕابردوو نزیکەی 206,000مان هەبوو لەو هەڵبژانەی کە نزیکە یەک ساڵە 288,000 ینی 129 ڕێژەی پوچەڵ زیادی کردووە کەمە ڕێژێکی یەکجار زۆرە و کاریگەریشیە لەسەر نسبەی کورسی لە عێراق و هەرێمی کوردستان کەم باسی هەرێم دەکەین کە من هۆکارەکەی ڕاستی بۆ دەگەڕێنمەوە کە فشارێن لەسەر بووەوە بەتابەت هێز ئەمنیەکان و مەسەلەی باکوەتیش کاک حەکیم کە بەپێ ئەوە ئامارانەی کە لە بەردەستی ئێمەدایە کە بنمونە ئەوەی کە هەیە لە هەولێر لەو ڕێژەیە 636,000 کەس بایکۆتی کردووە لەو ژمارەیە لە سلێمانی 816,000 کەس لە دهۆک 335,000 کەس ئەمە تقریبا 144 کۆی گشتی پرۆسی دەنگدان دەکە یعنی 156یان ڕاگەاندوو بە هەموو عێراق ئەگە وەکو عێراق حسابیکەی تقریبا 144 دەکە 144 ڕێژێکی یەکجار زۆرە بۆی کە خەڵک بەشداری نەکات دیارە فعلەنەوە شۆکاری خۆی هەیە کاتێک خەڵک کە بایکۆتی دەکات دیارە ناڕازیە لە دەسەڵات لە ئەدای دەسەڵات وەلەوەی کە لە 4 ساڵی ڕابردوودا نەیتوانیوە حکومەت و نەیانتوانێت خزمەتی هاوڵاتیان بکەن ئەوانە کۆمەڵی هۆکاری زەکجار زۆری هەیە بەڵام ڕێژەکە تەمان خۆتان ئاگدارن کە لە کاتی خۆی لە 2005 170 بووە بپێی ئەوەی کە کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق ڕاگەیاندووە دواتر لە ڕێژەکە دەبێتە 162 پاشان 160 و لە هەڵبژارنی 2021 ڕێژەکە بۆ 141 لەمە بوو 56 لەوانێ کۆمەڵ هۆکار هەبێ یەک لەوانە حقەتەن کە هەندێک لایانی سیاسی تازە لە هەرێمی کوردستان و لەوێش لە عێراقیش کە تازە دروست بوون یا ڕوتی تازەن یا بزنەوەی تازەن خەڵک کاک حەکیم حەزی لێیە بەپێی ئەو بەداچوونانی ئێمە یاخود بەپێی ئەو ڕاپرسیانەی کە کراون یعنی لە ماوەی ڕابردوودا حەزیان لێ کە حیزبی تازە تاقیکەنەوە ئەگەر هەرێمی کوردستان وەرگرین تەماشا دەکەین لە 2009 لە دوای کە بزنەوەی گۆڕان دروست بوو خەڵکی حەزی لێ بوو کە هێزێکی تازە تاقیکاتەوە چونکە لە هێزەکانی تر ڕاستی تاڕادەیەک نەئومێد بوو دواتر ئەو هێزەش تا 2013 توانی بەردەوام بێت لە 2018 هێزێکی تر جوڵانی نوێ دروست بوو لە هەرێمی کوردستاندا کەمەش توانی یەک دوو خول بەردەوام بێ بەڵام دواتر لەم هەڵبژارنە دەنگەکانی بۆ نیوە هاتە خوارێ لەم هەڵبژارنەدا ڕێوەتی هەڵوێز دروست بوو کە لەوانەیە بۆ هەڵبژارنە یاخود نازانم هەڵبژارنی داهاتوو توانی بەردەوام بێ بێگومان لە هەڵبژارنی داهاتوودا قایمێکە دروست دەبێت و ئەوەی کە کاریگەریشە لەسەر ئەو یەکلاکەرەوەی لەو دەنگدانانە ڕاستی دەنگی گەنجەکانە کە لە تەمەنی 8 ساڵی تاکو و 40 ساڵی دەست پێ دەکەن ئەوانە زۆرترین دەنگدەرن دەنگدەرەکانی تر کەمتر بەشداری دەکەن دەرکەوتووە کە ئەوانەی کە ڕێژەی 6 بۆ 7 ئەوانە بەشداری دەکەن بڵێ ئەوانەی تر کە کەمتر بەشداری دەکەن بۆی وای کردو ئەوانە یەکلاکەرەوەن یاخود کە پێی دەگوترێ ئەو چینانەی کە کاریگەری سوۆشیال میدیان لەسەر ئەوانە زیاتر دەتوانن لە هەر لاانە کە دەنگی پێ بدەن یەکلاکەرەوە دەبێت بۆیە دەبینین کە کورسەکان بە زووی دەگۆڕێت پێشتر بڵێن خواستێکی کۆمەڵ یادگەری هەبوو پێش هەڵبژارنەکە بە فەرمی بۆی هەموو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ببن بە یەک بڵێن هاوپەیمانەتی یاخود ئەگەرەوە نەکرا لایەنە ئیسلامیەکان یاخود ئۆپۆزیسیۆن زەرەریان کرد ئێستا بۆ نمونە ئەگەر ساندیگۆ باە لە هەولێر کۆمەڵ و یەکگرت و کورسێکیان دەبرد یاخود لە سلێمانیش 4 کورسیان دەبرد قازانج بووە گەر بەیەکەوە بووە بێگومان کاک حەکیم ئەو یاسایە بۆ دروستکراوە وەکو باسم کرد ینی کاڵایەکە بەبەری حیزبە گەورەکان کراوە ینی حیزبە گەورەکان لەسەر ڕێکەوتون حساباتی تەواوی خۆیان کردووە چۆن دەتوانن زۆرترین دەنگی هاوڵاتیان و دەنگی قەبارە بچووکان بەرن خاوەرە بچووکان بەرن ئەمە بەڕاستی بە لەخۆ نەبووە
ینی بەپێی لێکدانەوە بەرژەوەندی خۆیان بۆ کۆمەڵە پسپۆری شارەزانینەوە بۆی ئەو یاسایان تەبەنی کردووە یاسای کە هەیە کە زۆر ئاسانترە و سادەترە بە زیاد لە مەساڵحی خۆیان بووە بێگومان قسەکەی جەنابێت ئەگەر ئەوە یان دەبێ لە ناو حیزبێکی گەورە کە ینی جەماوەرێکی زۆری هەبێ سوودمەندە یاخود هاوپەیمانەتی کە خاڵەتی دوومە بەڵام هەرێمی کوردستان بەداخەوە نەتواندرا لە دوای هەوڵێکی زۆریش بە تایبەتی کە باسی دەکەی لەلایەن ئیسلامیەکانیش بەداخەوە کە نەکرا ئەو بکرێ ئەگینا خۆیان بەلانی کەم لە کورسێکی کتر لە سلێمانی مسۆگەر دەبوو بۆ کۆمەڵی دادگەری کوردستان وە کورسێکی تر لە هەولێر کە چەند هەزارێکی ماوە 6,000 مابوو زیاد دەبوو بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان جگە لەوەی کە حیزبەکانی تریش ئیسفادەیان دەکرد بۆیە بێگومان ینی بۆ حیزبەکانی تریش ڕاستە ئێستا تەماشای دەکەی پارتی دیموکراتی کوردستان بنە کورسێکی لەدەستدا لە پازگای کەرکووک وانە و یاسایەکە کە حەکیم ئەوەندە کلوکەلەبەرینی هەیە ئەوەندە تەناقوزاتی هەیە تەنانەت حیزبە گەورەکانیش هەندێک کات یعنی هەندێک کات زەرمەندن بنمونە لە هەولێر ئەگەر نمونەی هەولێر وەرگرین پارتی دیموکراتی کوردستان لە 881,000 دەنگەوە گاتە سەروی ملیۆنەک بەڵام دەنگەکانی زیادی کردووە بەڵام کورسەکانی کەم کردووە یەکێتی نیشتمانی کوردستان بە پێساونەی ئەوە دەنگەکانی کەمی کردو بەڵام کورسێک زیاد دەکا لەبەرەوە بۆیە باسم کرد لە سەرتادا ئەم یاسا پێویست بە مراجعەیەکی زۆر هەیە تێگەشتنی هەموو ئاسان نییە وەزەرەری دەدا لەوانێت لایەک قازاند بەڵام لایەکەی تر زەرەر مەدەگەی ئومێد دەکەین بۆ داهاتوو هەم یاسایەکە هەموار بکرێ هەمەگە هەموار نەکرا لایەنەکان بەتایبەتیش لایەنە ئیسلامیەکان کە کۆمەڵەشی مشتەرەکیان بتوانن و بەرەیەکی هاوبەش ڕابگەێنن بۆی کە هەمویان بەلانی کەم کورسەکانی خۆیان سۆگەرکن و براوی هەڵبژانەکان بن بەڵێ دوایی دێمەوە خزمەتەکە دەرفەتە و لەسەرەوەش قسە دەکەین ئایا بۆ نمونە هەتا ڕێژەی دەنگدان بەرزتر بێ نرخی کورسی وەڕانکاری بەسەرهاتوە چونکە لێرە نرخی کورسی بەرزتر بۆ ناوچەکانی دیکە عێراق دێمەوە خزمەتت کاک شیروان دواتر کاکدانا لەسەبارەت بۆ حکوومەتی ئێستا حکوومەتەکەی سوودانی و پەرلەمانیش ئەگەر ئەنجامەکان پەسەند کران بڵین ئەنجامەکانیان دادگای فیدراڵی ئەنجامی ئەم هەڵبژاردن هەردووکیان دەبنە کاربەڕێکەر بڵین بڵین حکوومەت دەبێتە کاربەرەکەر بەدڵنیاییەوە هەمیشە و ماوە یاسایی یاخود ئەو بۆشایە یاساییە کە دروستە بێت لە نێوانی دوو هەڵبژاردن یا لە ئەنجامی پێک نهاتی خۆ تەمەعین وڵات نابێت بێ حکوومەت و ئەو کۆڵێ بەبێ میر و دەسەڵات زۆیان نابێت بەبێ حکوومەت ببینێتەوە بڵێ بەدڵنیاییەوە لە ڕووی یاساییەوە بە کابینەی حکوومەتەوەترێ حکوومەتی تەصیف ئەعمال یعنی کاربەڕێکرد بۆ شێوە لەو ماوە یاسایی خۆیان هەموو دامەزراوەکان لە شوێنی خۆیانن بەس کابینەی حکوومەتەکە وای پێوترێ ئەو ناتوانێت مباشەرەی کۆمەڵە ئیش بکە وەکوتراو بۆ عقودی گەورە بکە بۆمە گەورەترین یانەوەی پێدەوترێ یاسای بودجە کچونکەمە پێوترێ یاسایی یاخۆ پێوترێ نەخشە ڕێگای دارایی وڵات تۆ تەماشا بکە حکوومەتێکی و ئەمریکا ئاگاداری ئەڵێ قفڵ بووەوە زیاد لە چەند بەدڵنیاییەوە چۆن حکوومەتەکەی سوودانی ناتوانانی یاسای بودجە بنیرێتە پەرلەمان تاوەکو حکوومەتێکی نوێ دەست بەکار نەبێ هەر بەدڵنیایی لەگەریەوەی کە پرۆژه یاسای 2026 بودجە زۆر دوا بکەوێت بەدڵنیاییەوە چێ بوو کە پەنابن بۆ پرسە دیوە یاسایەکەی تر لە بودجەکان کە بریتێ لە 1/12 ینی ئەوە سەرفەکەن بۆ شێوە هەتا باوەڕەکەم کە ساڵی 2026 بە ئاسانی بودجە لەدایک نەبێت چونکە عێراق داهێنانێکی سەیری کرد یاسایەکی بۆ 3 ساڵ دەرکرد بەیەکەوە 2025 تاوە بوو کەواتە ڕەنگە پەنابەرێ بۆ ئەوەواتە دەرفەتی یاسایی ئابوووریانە هەیە بتوانانی تۆ 1/12 سەرف بکەی لەو داهاتی لە بەردەستە ئەوەی ترکە بۆ خۆ دەزانی بەدڵنیاییەوە بێ کابینەی تازای حکوومەت ئەو سێرچێکی باش بکە دۆخی دارایی دۆخی سیاسی حکوومەت هەمووی باوەڕەکەمە گۆڕێ ئەوە بێ پرۆژەکە بێت پەرلەمان بۆی یاسای بودجە دروست بێت بۆ زانێ ئەوەی کە پێویستە بە کوردستان ساڵێک هەڵبژاردنکرا پەرلەمان نەیتوانی سەرۆکاتی پەرلەمان و حکوومەتی نوێ لەدایک نەبووە یعنی پێشبین دەکرێت پارتیوێکیتی لەگەڵ عێراق بێ کۆیان بەس بێ یاخود ڕێی دەچێ هەڵبژاردننی کوردستان دووبارە بکرێتەوە ئەوە چۆنە هەر هەمویان ڕێتێچێ بەدڵنیاییەوە یەکێک لە میکانیزمەکانی هەڵوەشانەوەی خوڵ بریتێ لە 50 زایدێکیان دەست لە کار بکێشنەوە من باوەڕم وایە ئەگەری وایە شتی وا ڕووبلا ئەگەری دەکرێت ینی یاسایی شەکە دووبارە بکرێتەوە منەیڵێ بێنی لە ڕۆ یاسایەکە و مەسەرەن وا بکەن خۆ بەگوێ ئێمە ناکەن تا ئێمە تا بڵێن وا بکەن بەڵام بەدڵنیاییەوە ئەوگەر یاکو بڵێن ئەوش ئۆپشنێکە بۆی بتوان ئەو
خولە هەڵوەشێنەوە. بەڵێ یان دوو سینارویانەوە تا پۆستەکانی عێراق وەرین پارتیوێکی لە بینی خۆیان دابەشکەن و لەسەر هەرێمیش ڕێ بکەونیانەوە تا هەڵبژاردنەکە دووبارە بکرێتەوە هەر بەدڵنیایی خۆ دووبارەشی کەنەوە بەرژەوەندی هەر وڵایەتیایە 2000 باوەڕم وایە پەنابردن بۆ ئەو چەکە لە کاتی ئێستا کە متمانە بە پرۆسی هەڵبژاردنەکان زۆر لە قوکەم بووە ئەکرێ پرسێکی زۆر دیارە ینی واتە شتێکی شەرمنانە نێتەوە بیڵێ لەژێر لێەوە باوەڕم وایە ئەمە پرسێکی بەهێزە و ئەگەرێکی بەهێزیشە ئەگەرچی ئەنجامدانی هەڵبژاردن هەموو ساڵێ دەنگدەر زۆر ماندووەکە ینی تۆ تەماشا بکە هەندێک ڕیکلام هەیە تا ئێسش لێ نەکرابوونەوەی هەڵبژاردنەکەی پێشوو زۆر سەیرە ئێمە بەردەوام لەناو هەڵبژاردنین ئەوە کارەساتێکە نابێ حیزبی سیاسی ماندووەکە دەنگدەریش بێتاقەتەکە. سوپاس دەکەم کاشیروان کاتمان زۆر کەماوە بە سەبارەت بە نرخی کورسی لە بینی پارێزگەکانی هەرێم و عێراق ینی جیاوازە بۆ لێرە نرخی کورسی زیاتری دەوێت لە بەغدا کەمتر پەیوەندی بۆیە کە کەمتر ینی خەڵک بەژاریەکە خۆی کاک حەکیم ڕاستی نەعەدالەتێکی زۆر هەیە لە دابەشکردنی کورسەکان تەنها ینی من پێم سەیرە خولی پێشووی پەرلەمانتارانی کوردستان لە عێراق یعنی دەرکیان بەوە نەکردبێت کە هەرێمی کوردستان کە تەقسیم بووە ئەگەر 100,000 وەرگری ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان لەوە زیاترە 44 کورسی دانرا بە هەرێمی کوردستان لە کاتێکدا هەندێک شارمان هەیە بنمونە لە زیقار ئەنبار بەغدا و ئەوانە کە ڕێژەی دانیشتوانەکەی زۆر کەم ینی هەندێک شارێکی ترمان هەیە جگە لە بەغدا کەمترە لە هەرێمی کوردستان بەڵام ڕێژەی کورسیەکانی زیاترە وەجا ڕێژەی پێویست بۆ کورسی کاک حەکیم بۆ معلوماتت لە ئەنبار و لە زیقار و لە کۆمەڵەشی دیکە لە بەغدا ڕێژەی پێویست مەسەلەن بۆ ئەندام پەرلەمانی جارێ بە 6,000 یاخود 7,000 لەوێ دەکرێت کورسێکی پەرلەمانی بەدەست بێنرێت بەڵام لە هەرێمی کوردستان کەمترین ڕێژە دەبینین لە 35,000 ئەوانە ڕێژن مەسەن لە هەولێر لە 33,000 لە هەرێمی لە سلێمانی لە 31,000 پێویستە ئەمە بەڕاستی جیاوازیە کە پێویستە چارەسەر بکرێ یاسایەکە بۆیە دەڵم عەدالەت تێدانێت چکە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان جیاوازە بۆیە جیاوازە بە هەموو هەرێمی کوردستان ئێمە دەتوانین تەنها وەکو دەڵێ کێبڕێکی لەسەر 44 کورسی بکەین بەڵام ئەی 320 کورسیەکەی تر کە هەیە بۆ هەموو عێراق چونکە ئێمە پێی نسبەی سوکانی لێک دەینەوە ئەوەی کە ئەو سەرژمێری کرا لە ساڵی ڕابردوو ڕێژەی هەرێمی کوردستان ئەگەر 120 حساب بکەی لەو ڕێژەی 320 کورسیە بەلانی کەم نزیکەی 80 کورسی بەردەکەوێت نەک 44 کورسی کە مەزوڵمێکە لە هەرێمی کوردستان و لە ئەنجامی نەخوێندنەوەی واقعی ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان کە لە یاسایەکە و لە سیستەمەکە تێنەگەیشتون ڕێژەی پێویست بۆ کورسی کاک حەکیم پرسیارەکەی جەنابەت بێگومان ئەگەر بایکۆتەکە تا زیاتر بێ ڕێژەی پێویست بۆ کورسی کەمتر دەبێت لەو کاتانشدا بەڕاستی هێزەکانی دەسەڵات سودمەندی یەکە من چونکە ئەوان دەتوانن کە بێ ئەو ڕێژی کە بەدەستیان هێناوە زەوترین کورسی بەرن و لایەنەکانی تر کە بایکۆتیان کردووە زەرمەندی یەکە من بەتابەت لایەنە ئۆپۆزیسیۆنەکان چونکە دەنگدەرانی ئەوان کەمتر دەچێت سەر سندوقی دەنگدان و وەداتر بێبەش دەبن و یاخود کەمترین کورسی دێنن بۆ قاوارەکانیان بەڵێ بە کورتی بێ سوپاس دەکەم یەک خولەکمان ماوە سەبار بەدەنگی پارتیویەتی بڵێن ئێستا پارتی لە سەراسی هەرێم بەس لە سەراسی هەرێم 850 ینی نەگەشتوتە ملیۆنێک لە سەراسی هەرێم ناوچەدا بڕاوەکانی لەگەڵا بڵێن گەشتوتە ملیۆنێک یەکێتی تقریبان 300 و دەوروبەری 60,000 بەڵام بۆچی ئێستا بۆ نمونە پارتی لە سلێمانی 2 کورسی هەیە یەکێتی ڕەنگەگەری هەیە 2 کورسی بێ یان 3 کورسی بێ لە هەولێر ئەوە حەزمی ڕاستەقینی خۆیان لەو شوێنانەی کە دەسەڵاتیان نییە بێگومان یانەوە واقعی ڕاستەقینەی خۆیانە بێ ئەوە بۆ یە قسەیەکێ دەڵێ ئەگە بتێ پارتی دموکراتی کوردستان ڕێژەی حەقی بزانی لە سلێمانی پارێزگای سلێمانی و ئەگە یەکێتی نیشتمانی کوردستانیش بتەوێ ڕێژەی فعلی و حەقیقی بەبێ هەبوونی فشار بزانی بەڕاستی هەولێرە لەبەرەوە واقعی تێدایە ڕاستی دەکرێت لە شوێنەکانی کە جیاوازی بەڵام ئەوە ڕنگدانەی واقعی وەکو تا داواکاریشمەوەیە کە لەو تیمێک ئێستا وەکو دەرچوانی ئەندامانی دەرچووی خولی شەشەمی پەرلەمانی عێراق ئەوەیە کە بەڕاستی زۆرترین کار بکەن لەسەر هەموارکردنی ئەم یاسایە و لەسەر سیستەمی هەڵبژاردنەکان جارێکی بێتەوە سیستەمێکی یەدەوی بەدەستی بێت و دڵنیایی بدا بەلایەنە سیاسیەکان و بتوانن بە شێوەیەکی یەکگرتو کار بکەن لەسەر داواکارانی هەرێمی کوردستان و بتوانن خولێکی چالاک بێ و سەرجەم ماف و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان کە لە دەستور و لە یاسا داهاتووە بتوانن لە خزمەت هاوڵاتی هەرێمی کوردستان دامن بۆ بەڵێنانەی کە داویانە کاتی خۆی لە بانک گەشە ڕژان ڕازگۆ بن لەگەڵ خەڵک و لەگەڵ خۆیان سوپاس دەکەین کاک شیروان زرار لە هەولێرەوە کاک دانادارە لە ستۆدیۆ سوپاسان دەکەین
سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکاران، خواتان لەگەڵ.